دەریاچەی دوکان یانەکانی کوردستانی لەخۆ کۆ کردەوە بۆ بەڕێوەچوونی پاڵەوانێتی مەلەوانی کراوەی کوڕان و کچانی کوردستان. یەکێتی مەلەوانی کوردستان یەکەم پاڵەوانێتی کراوەی بۆ کوڕان و کچان بۆ ئاستەکانی تازە پێگەیشتوان و لاوان و پێشکەوتوانی کوڕان و کچان بۆ بڕینی 2 کیلۆمەتر و 3 کیلۆمەتر و 5 کیلۆمەتر ئەنجامدا. هەموو ساڵێمە ئەمە ئەنجامین بۆ ئەوەی یاریزانەکانی ئێمەژۆک و یاریزانانی وڵاتانی کە تەبعاً بێگومان کە فێر بن لە ڕووبارێکە لە شوێنێکی کراوە بتوانن بۆ ماوەیەکی درێژ بتوانن مەلە بکەن. ئێمە تەمان خۆشحاڵە بین کە یاریزانی نەتیجەکە گرنگ نییە، گرنگ ئەوەیە کە ماوەکە بتوانن تەواو بکەن بەڕاستی. بەتاکید ئەو ڕەشەبە شانسیە ئەمڕۆ بۆ تەبعاً شەپۆلی دروست کردووە. تەمان شەپۆلیش خۆتەزانی بەرەو پێشەوە دەبا، بەڵام بە یەک شەپۆلیش بۆ دواتەوە ئەباتەوانێ. ئەمە تەسیری زۆریە بێ دووەم بۆ هیلاکبوونی یاریزانەکان، بۆ وەختەکەی بۆ ماوەبڕینەکە بەڕاستی تەسیراتی زۆر لەسەر داهەنێ. بەڵێ یانەیە هەولێر کشاوەتەوانێ حتمما تۆ تەسیری خۆی هەیە، بەڵام ئەو تەسیرەی نییە. چونکە ئێمە هەر سێفی ئەکەوەکو خۆی مەلەی کردووە لە پێشکەوتوان و لە لاوان و لە تازە پێگەیشتوان مەلایان کردووە بە سەرکەوتووی شتەکان تا ئێستا بە سەرکەوتووی بەڕێوەچوو ئەنجامەدرێت. لە ئاستی کچاندا ململانەیەکی بەهێز هەبوو بە جۆرێک یاریزانانی یانەکانی سلەیمانی و دووکان لە کێبڕکەیەکی بەهێزدا بوون بۆ نازناوەکە. یاریزانانی سلێمانیش کە لە هەمان کاتدا یاریزانانی هەڵبژاردەی عێراقن سەرڕای تێبینیان لەسەر بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکە، بەڵام خۆشحاڵن بە بەشداری کردنیان. پێشەگە سپاس بەخوای گەورەکە توانین بەشدارم پاڵەوانێتی و سپاس بە واکە خۆشەویستم کە هاوکارم بوون هەستێکی خۆشمیەکە زۆر بەهێش بوو. دەستخۆشیەوە مامۆستا فەلاح و مامۆستا ڕێبارێکم کە هەستان بەکردنەوەی مامۆستا ڕازەوە هەستان بەکردنەوەی پاڵەوانێتیە. هیچ جیاوازێکی تیا نابینم باشی ڕووی بەهێزیەوە پاڵەوانێتی عێراق بەهێزترە. وەڵای هەموو گەشتم بە هەموو ئاواتەکانم جارێ بەشداری پاڵەوانێتەکانی دەرو نەکرد، بەس ئینشاڵڵا بەشداری پاڵەوانێتەکانەکەم و ئینشاڵڵا نەتیجەی باشمانەوێت. لە ئاستی کوڕانیشدا بە هەمان شێوە ڕکابەرەیەکی بەهێز هەبوو بە جۆرێک یانەکانی سلەیمانی و دوکان و کەیوان لەسەر نازاوەکە بۆ دووری 5 کیلۆمەتر دەجەنگان، بەڵام کوڕانی سلەیمانی توانیان ببنە پاڵەوان و یانەی کەیوانی کەرکووکیش پلەی دووەم و یانەی دوکان سەرڕای بوونی دەریاچەکە لە ناوچەکەدا پلەی سێمی بەدەستهێنا. ئەمڕۆ توانیم پلەی چوارەم بەدەست بێنم لەم بتوڵەیە. بەڕاستی بتوڵەکە منافسەیەکی زۆری تیا بوو و وەکو بینن ئەمڕۆ ڕەشەبا بوو، تەسیرێکی زۆری هەبوو، شەپۆل بەرزتر بوو بۆیە ڕکابەرەکە زیاتر بوو. هۆکارەکەی ئەوەی ڕاستی بێ چکە شەپۆلێکی زۆری هەبوو و کەمێک خواردبوونەوەش ڕوویە کاتەکە ینی من مەلەکەم کرد. وڵی بەڵێ ڕازیم، بەڵام بەڕێی من ئەگەر ینی خوار نەبووماتەوە پلێکی بەرزترمێنە. هەستێکی خۆشمێ کە توانین پلەی یەکەم بەدەست بێنم لە سەرسەری عێراقا کە لە بتوڵێ ئینشاڵڵا لە مانگی دە بتوڵێ ترمان هەر لە مانگی دەیە لە عینە لێرەیە. ئینشاڵڵا بتوانم پلەیەکی باش بەدەست بێنم عینی وەکو نەخێر ماوەکە تۆزێ کورتیش بوو، ماوەکە تۆزێ کورتیش بوو وەکو تەقتەق بوو دیزرە بوو ئەوە نەڕۆشتم بەس تەقتەق بوو. ئینشاڵڵا بتوانم ئەمێ ببم بە یاریزانی پاڵەوانی کەرکووک، بتوانم خزمەتی خانەوادەکەم و وڵاتم و کە شاری کەرکووکیش بکەم. بوونی دەریاچەی دوکان لە سنووری پارێزگای سلەیمانی وای کردووە کە زۆربەی پاڵەوانێتیەکانی ئاستی کوڕان و کچان و عێراق و کوردستان وەک یاریەکانی مەلەوانی و یاریە سیانیەکان و سەوڵ و کانۆی تێدا ئەنجام بدرێت. هەرەوەش وای کردووە بەهۆی ئازبەرزیانەوە زۆرترین یاریزانی کورد لە ڕیزی هەڵبژاردەی عێراقدا دەبینرێن و چەندین مەدالیای جۆرا و جۆریشیان بەدەستهێناوە. ئەردەڵا مەحەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ، دەریاچەی دوکان.